ئامۆزەیەک تۆ سکازەکەی وەرە پێش بۆ یەک قزنیوی کەن باش وەرە با دوو مایکەش بە یەک دەقە وەرە دوو مایکەش زیاد کەن لا ئینشەڵا زۆر فەرموو کێشەتان چییەوە بۆ چیاتێ بەنەدات یوسف بڕۆجە و کاکە فەرموو قوربان کێشەکە چییە بۆچی هاتی سەرەتا بە خێراتنتان دەکەم بۆ وەرکو ئەزیەتەی کێشاتان من ناوم ئەندام نووری ئیسماعیلە دانیشتی گوندی عەسارۆکم سەر کەندێناوە سەر بە نەعیە مەلاقەرە ئەمن 5 مانگە لە دوو ڕاکێشانی ئاوی خواردنێمە دەمەوێت ئاوی خواردنێ لەو مارەکەم ڕاکێشم بەڵام لەلایەن موختاری گوندەکەم ڕێگری دەکرێت بە هەموو نەوعەچ دوو جاران بە شایەدی بەڕێوبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر دوو جاران عەفارەی لە هەولێرێ ڕانادیە کە پرۆژەکە بە قانونی بە یاسایی مافم دەکەویت جێبەجێ کرێ هەردوو جاران هەستا بە ئەنجامدانی ڕێگری لە عەفارەی شارەوانی ئەمن لێرەوە دەرێم باشە پاش 3 کتابی ڕەسمی ئەمن نەتوانم ئاوی خواردنەوەی لە 20 سال لە گوندەکەم ئاوی خواردنەوەی نەتوانم ڕاکێشم ئەدی کا یاسا کا مافی من ئەم دانیشتوانی ئەو گوندەمە ئەمە پێشەویش لەو گوندەی بمە تەواوی تاوەری کارەبایەکان کتابەکە بەس لەکنە منە هەموو کارەبای گوندی ئەمن معاملاتم کردیە ڕامکێشایە ئەوە کەینێ ڕاستە سەرباری ئەوەی خانەکەی من بادلۆیە هەرخانی نیە هێشتان بادلۆیە قەسەم بەخوای 4 ساران بە بادلۆیە چووم پارەم لە دەی مارم دارم گرتەوە بادلۆیەکم پێ کردیا هەستایە کتابە سکاڵایە چی لەسە من کردیە لەوێن دەرێ ئەوە ئاوەکەی دەداتە عیوانی ئەگەر مریشکەکەم هەبوو لەوێن دەر مریشکە نەک عیوانەکە مریشکەکەم هەبوو بنێ ئەو کابرای قەت ڕاستی نەکردیا عیوانەکەش 800 عیوانە بەرێ هی خۆیتی عیوانەکەی کردە هی من گەردەن تا ئازابی لێرە سەر بڕخانی هەولێری هەموو لەو بێمعاشەی هەمووی پێشکەش بۆ خەرکە هەژارێ بێگە عیوانەکە هی منە یەک کاوڕم لۆ بەجی مێلن بەزەوەکەی لێ ڕاستە تو عیوانەکە هی خۆتە 800 سەر عیوانە بچی تۆمەتم لۆ هەڵبەستی برێ ئاوەکەی دەداتە عیوانی تو هێشتا ئاوەکەت نەتێشتیا من ڕاشمە تو ڕێگری بە چ قانونێکی ڕێگری لە دایری ئاوی دەکەی بە فەرمی کە مافمێ ئاوم بداتێ یعنی بە چی یاسایەگە تو ڕێگری لێ دەکەی لێرەوە پاژە و کۆنگرێژ سکاڵای خۆم تۆمار دەکەم داوا لە بەڕێزدادوەری دەکەم حەق و مافم لۆ بجێڕتەوە مختاری گوند کەسکە نییە من فەرمانبەر بووم بەڕسمی ئێستا بیرەکە بێ سایقا ئەو بیرە مرچی حکوومەتیە ئەمن بەڕسمی دەوامم گواستەوە وێن دەرتەنسیبم کرد لۆ سارە چ 17 ڕۆژ دەرکەی لە ساو بیرێ پێوەدا بەڕێوبەری فەرمانگەی ئاوی دیوەگە ئەگە قسەکەم ڕاز نییە برێ ئەو زەلامە ڕاز ناکە دەرکەی لە سەبیری قەپات کردیە کلیلی دا خۆ مرچی تو نییە کاتێ بەم شێوێ مامەڵە لەگەڵ تۆ نازانم دەبیەوە ڕوون بکرێتەوە لۆ من یعنی چی ئەم لە دەوامەکەی خەدر لە مکرد 17 ڕۆژیام نهاتمەکە ناو بیرێ ساق بوومە ساقی بیر ئێستا بیرەکەت ئەمنت دەوامەکەت 41 مارت نووسە قەسەم بەخوای گەورە گە لە 4 ماری زیاتر لێ بوو برێ تو ڕاستن نەکردێ لە 4 ماری لە هەموو گوندەکەی قسە لەگەڵ موختاردا کردووە قسەمان لەگە کردی ئاخی جار فەرم و 24 مانگ بەڕێوبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر زۆر سوپاسیان دەکەم بە ئەرچی خۆیان هەستان ڕێزان خان لێرە مهندس کاک نەوزاد بەڕاستی ئیشی لۆ خەرک دەکەن بە کارەکەی خۆیان هەستان بە کارە فەرمیەکەیان 2000 وشی گۆتم عەفارەی ناردیە بەڵام سەرباری ئەو کتابەی ئاخی جار 24 مانگ لە بەڕێوبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر دەرچووە کاکە ئەو ڕێگریە لۆ نەعیە کرای ئەو ڕێگریە لە بەچت ڕناگیرێ پرۆژەکە ئەنجام بدەین باوە بزانین موختار چۆن ناتوانە ڕێگری لە بەڕێوبەرایەتی ئەو کاکە بۆ ڕێگرات ئەوە دایری بەڕێوبەرایەتی ئاوی دەوروبەر هەیە فەرم و ڕێزان خان لێدوانی لێوەگرن بزانە قسەکەی من ڕاستەیان نا بازگە هەیە لێوێ بزانە 2000 عەفارە لە هەولێری ڕابەکرێنی هاتیە ڕێی لێگرتییان نا ئەگەر باسیکە بۆ 4 ماڵن مختارتان بۆ چییە؟ ناخارێ هە پێویست ناکە مختارم لۆ چی ئەمن بەخۆمم لەگە پیرەدا کەچی ئەو بەخۆی و کوڕەچیتی خلاص نەبووە گوندەك 4 مارەت و مختاری دانێ کوێ مختار دەبی گوندی ئاوەدان کاتەوە دەبی یارمەتی خەرچی بدات و هاتی ڕێ لە من دەگری یعنی و 5 مانگە لە دوی دووە ئەمن لە دوو ئاوی خواردنیمەوە ڕاستە ئاوی خواردنی 5 مانگی دەوێت بەخۆی لە بیرەکەی سرف دەکە بە تەنێ بیرەکە لۆ خۆی تێگەوە نیە بالیش نەبێ
باشە داواکاریەکەت ئاراسی چێ بۆ ئەوی کێشەکەت بۆ چارەسەر نعیا هەرکەس نەما هیچ کەس هەموو ردێسپی ئەمنەوە ئاخیر علمە هاتی مێرە کاکە وەڵا ردێسپی خۆمان هەموو بەخۆشی یعنی ئاخی جارە ئەو کتابە کرا لۆ نعیەی ئەوە 24 مانگە بەڕێز مدیر نعیە گوتی کاکە تەفاهمی لەگە بکە گوتمی خۆمانە لێشی دەپاڕێمەوە تەکلیفیشی لێ دەکەم تەلەفۆنم لۆ برایە گەورەکەی کرد برایە گەورەکەشی ماری لێوێن دەرا گوتم ئەو لەوی بڕک دنیا دیتەترە بە ئیمانتان چ بە من دەرێ دەرێ ئەم گوتم تەکلیف لەنگۆ دەکەم پێم عیب نییە و ناسیاریەشین قەی ناکە ئاوەچ خواردنی نیو ئینجە دەمدەنی بەس لەوەی دەماغم لێ گیرا دەرێ شوانەکی عەرەب مایە لە گوندی دەبی بەویش برێی شوانەکی عەرەب لە گوندی ئەمن بێم تەکلیفی لێ بکەم دەستی ماچکەم ئەم برێم ئاوی خواردنیم دەوێت لە سەخاچی خۆم لە سەماری خۆم خانیەکم لەبە بۆڕی نەفتی بە جێشتێ بەبێوێ یەک ڕوبع قەرەبووی وەگرمەوە کاکەوە کەینی ڕاستە ئێستا پاشە و کۆنگرێ مسکاڵە یاسایی خۆم تەوار دەکەم ئەو هەموو سوکاتی بە مکردی عەق و مافی خۆمی لێ وەردەگرمەوە بەڕاستی سپاستان دەکەم ئەندام نووری ئیسماعیل دانیشتی گوندی عەسارۆک سەر بە نعیە کەندێناوە من نعیە مەلاقەرە